بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. برایان و خوشکانی بەڕێز لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا بڕژێ بەسەرتانە. خۆشحاڵین لە شەوێکی تر لە شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزاندا بە خزمەتتان گەشتینەوە بە ئومێدی ئەوەی بتوانین هەموو لایەکمان پێکەوە سوود و کەڵک لە ئایەتەکانی قورئانی پیرۆز و فرمودە شیرینەکانی پێغەمبەری خوا وەرگرین وەکو شەوانی ڕابردوو. لە شەوانی ڕابردوودا لە باسی نەخۆشیەکانی دڵدا بووین، یاخود نەخۆشیە دەرونیەکان، ئەو نەخۆشیانەی کە تەماشای مرۆڤەکەکەی بەڕواڵەت دیار نییە کە نەخۆشە، بەڵام لە ناخدا لە کاتی مامەڵەدا دەرئەکەوێت ئەم ئینسانە نەخۆشە، ئەم ئینسانە پێویستە چارەسەری خۆی بکات. نەخۆشە لە مامەڵەکردن لەگەڵ دەوروبەریدا، نەخۆشە لە مامەڵەکردن لەگەڵ خوادا جەلە جەلالوه، نەخۆشە لە مامەڵەکردن لەگەڵ خۆیدا. بۆیە ئەم جۆرە نەخۆشیە ڕووی لە هەرکی ئینسانێ کرد، هەر بەشێک هەر جۆرێک لە جۆرەکانی پێویستە بە زووترین کات ئەو ئینسانە چارەسەری خۆی بکات. نەخۆشی ئەم شەو ئینسان ئەبێ زۆر وریای بێت. نەخۆشی خۆ بە زلزانینە، ئەو نەخۆشیەی کە ئینسان تووشی بێت ناوی تۆمارەکلێ لە ڕێزی سیلسیلە ناوێکدا کە سەرەتاکەی بە ئیبلیس دەست پێ ئەکات، خوا پەنامان با. واتە ئینسانێک ئەگەر تووشی ئەم پەتایە بوو، تووشی ئەم دەردە کوشندەیە بوو، ئەبێ ئەوە بزانێت کە ئیبلیسی ژەمان نەخۆشی بووە، وا خوای پەروەردگار لە ڕەحم و بەزەی خۆی دەری کرد. کاتێک خوای پەروەردگار ئادەمی دروست کرد، ئیبلیسیش بوونی هەبوو، فەرمانی بە مەلائیکەتە بەڕێزەکان کرد کە سوژدە بۆ ئادەم برن، سوژدەی ڕێز، سوژدەی تەکریم، نەک سوژدەی عیبادەت و بەندایەتی. ئیبلیس کە لە کتێبەکاندا هاتووە ناوی عەزازیل بووە، لەو کاتەدا هەر لەگەڵ مەلایکەتەکاندا حسێبی بۆ کراوە، چونکە پاک بووە و خەریکی عیبادەت و بەندایەتی بووە. کاتێک خوای پەروەردگارە فەرمێ فەرمانمان کرد بە مەلایکەتەکان سوژدە بۆ ئادەم بەرێن، هەر هەمویان سوژدەیان بۆ برد ئیلا ئیبلیسە ئەبا وەستەکبەڕە وەکانە منە الکافرین. جگە لە ئیبلیس نەبێ هەمویان سوژدەیان بۆ برد. ئیبلیس کە سوژدەی بۆ نەبرد، خوای تەعالا فەرمێ وەستەکبەڕە، یعنی ئەوەی کە وای لە ئیبلیس کرد سوژدە نەبا، ئەم نەخۆشی خۆ بە زلزانی نەبوو، وتی ئەنە خەیڕ منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین. من لەو باشترم، من لەو بەڕێزترم، من لەو چاکترم، من لەو پێگە و مەقامم زیاترە، منت لە ئاگر دروست کردو ئەوت لەگەڵ دروست کردووە. بۆیە کیبر خۆ بە زلزانین نەخۆشیەکی زۆر خەتەرە، هەر ئینسانێک تێیدا بێ چارەسەری خۆی کات. هەندێک جار خۆ بە زلزانین لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ. جوانی جل و بەرگ و جوانی سەیارە و خانوو ئەمە کیبر نییە، بەڵکو لە مامەڵەی ڕۆژانەدا ئینسان تووشی کیبرە بێت. هەندێک جار کیبر ئەوەیە کە حەق قبوڵ ناکەیت، بەطڕ الحەق، ئەوەیە کە ئەڵێن کاکە خوای تەعالا وای فەرمووە، پێغەمبەری خوا وای فەرمووە، تۆ ئەڵێ قبوڵم نییە. خۆت زۆر بە گەورەترە زانی لە ئایەتەکانی قورئانی پیرۆز، لە فەرمودە شیرینەکانی پێغەمبەر خوا پەنامان بە. هەندێک جار ئەوەیە کە وەغەمت الناس، خەڵکی بە بچووک دێتە بێرچاوت، خۆت بە گەورە پێت وایە کە تۆ لە خەڵک گەورەتریت، تۆ ئەبێ بەردەوام لەسەر و مەجلیسەوە بیت، تۆ بەردەوامە بێ لە پێش سەیارەوە دانیشیت، خەڵکی خزمەتکاری تۆیە، خەڵکی ئەبێ ڕێز لە تۆ بگرن،
خەڵکێ بێ مامەڵەیان جیا بێ لەگەڵ تۆیە ئەم ئینسانە کاتێکە ئەم تووشی ئەم دەردە ئەبێ خۆی هەست بە خۆیە کات بەڵام شەیطان جاری وایە فریوی ئەدات پێی وایە بێ خەڵک سەلام لەو بکات پێی وایە ئەبێ خەڵک سەر لەو بدات نابێ ئەم بچێ بۆ لای خەڵک کە ئەنەوە ئەمە مەرقەدێکە هەر ئەبێ خەڵک زیارەتی بکات یعنی ئەم کیبرە وای لێکە خەڵک زۆر بە بچووکە بینێت بۆیە تاوانەکەیشی ئەوەیەکە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا ئەو کەسانێک کە متەکەبیرن کە کیبریانەیە حەشریانەکە وەکو مێرولە تەطوؤهم الناس لهەوانهم یعنی لە قیامەتدا وەکو مێرولەوانە ئەوەندە بچووکن لە ژێر پێی خەڵکدایە خەڵک پێیانێ بۆ چونکە لە دنیادا خۆیان زۆر بە گەورەزانی ئینسانێک طەبیعەتی وابێ کە پێی وابێ هەموو خەڵک بچووکە ینی ئاوەکانە و لەسەر گردێکەوە تەماشای خەڵکەکە ئەو خۆی بچووکە چونکە هەتا بەرز بێتەوە ئینسان وەکو فڕۆکەیەک وایە تا بەرز بێتەوە لای خەڵک بچووک دیارە بۆیە بەڕاستی کیبر و خۆبەزلزانین زۆر خەتەرە بۆیە خوای تەعالا فەرمێ ئینەه لا يحب المستكبرین ئەوەی کە خۆی بەزل ئەزانێ خوای تەعالا خۆشی ناوێ جا قوڕ بەسەرەوەی خوا خۆشی نەوێت چێتە ڕیزی ئیبلیسەوە كذلك يطبع الله على كل قلب متكبر جبار خوای تەعالا مۆرانەیە بەسەر دڵی ئەو کەسانەی کە لە دنیادا خۆیان بەزل ئەزانن إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين أو كسانيك يعني لكبر لا فيزا تاقتي دعاء كردنيان كانوا بيوستيان بدعانية خوان زور لو بقورة رزانن كا سجدة بو خوابرن وكوان ديجار كما لا خلقي نفام بدين نفام بناسيني خوا الله ان خوا زور لو قورة رأيما يجيبوا بكين ئەمە کیبرە بەڕاستی ئەم ئینسانە کە عیبادەتی خوا ناکە خوای تەعالا فەرمێ سەیەدخولونە جەهەنەم ئەمانە خوای تەعالایان خاتە ئاگری دۆزەخەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر يعني هەر کەسێک هێندەی گەردیلەیەک کیبر لە ناخیا بێ خوا نایخاتە باشتەوە ئیلا ئەبێ سزاکەی لە دۆزەخدا وەرگرێ دوای تەوابوونی سزاکەی خوای تەعالای خاتە باشتی بەرینی خۆیەوە یعنی بەو شێوازە نابێ بچێتە باشتەوە بەو کیبر و خۆبەزلزانی تا تۆڵەی لێ وەرنەگرێ هەر بۆیە پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم فەرمووی من فارق الروح وهو بريء من ثلاث هەر کەسێک کاتێک کە ئەمرێ لە سێشت بەریء بێ یعنی لە سێشت دوور بێ ئەوە دەخل الجنة خوای تەعالای خاتە باشتەوە یەکێک لەوانە کیبرە خۆبەزلزانینە یعنی کە ئەمرێ خۆبەزلزان نییە لەگەڵ خەڵکدا مامەڵاکە کە ئەنەه وەکو ئینسانێک وایە وەکو ئەوانە خوای تەعالا لە دنیادا کۆمەڵی وێزگە ئێنێتە پێشەوە بۆی ئینسان ئەگەر کیبریشی هەبوو خۆی چارەسەر کات وێزگەیەک وێزگەی ڕۆژووە کە ئەی ئینسان ئەی دەوڵەمەند تۆ فەرقت نییە لەگەڵ فەقیردا هیچ مرۆڤەکان فەرقیان نییە دەوڵەمەند بۆی نییە دەقیقەیە پێش فەقیر ڕۆژوو بشکێنێت وێزگەیەکە هێنێتە پێشەوە هەمووتان وەکو یەکوان وێزگەیەکی ترێنێتە پێشەوە نوێژە ڕۆژانە هەمووتان وەکو یەکن ئاگادار بە لە نوێژدا ئەو چۆن نوێژەکە تۆشە بێ ئاوا نوێژکەیت وێزگەیەکی تر هێنێتە پێشەوە حەجە عەمرەیە هەمووی جلێکی ئیحرام لەبەر دەکات دەوڵەمەند بۆی نییە جلێکی تر لەبەرکە وەکوی فەقیر نەبێ هەموو وەکو یەک وایە بۆیە بەڕاستی ئینسانە بێ وریا بێت خوا پەنامەن بە لەو کەسانە نەبێ کە لە دنیادا خۆیان بەزل ئەزانن پێیان وایە هەموو خەڵک بۆ خزمەتی ئەوان دروست کراوە هەموو خەڵک لەوان بچووکترە عەشیرەتی ئەمان لە عەشیرەتی خەڵک گەورەترە بنەماڵەی ئەمان لە بنەماڵەی خەڵک چاکترە ئەمە لای خوا نایخوا بەڕێزان لە ڕۆژی قیامەتە یەکەم شت کە لێ دەکرێتەوە ناو نیشانەکەتە لەم دنیا سەیدی شێخی مسکێنی نامێنەشتی وە لەو دنیا ئاگادار بە لەم دنیا بەو ناوانەوە کیبر و فیل بەسەر خەڵکا مەکە ئەمە شتێکی دنیای کۆتایی دێت کێمان لەگەڵایە دایکی دەریا
السلام عليكم ماما سجاد. عليك السلام ورحمة الله وبركاته. ماما سجاد باشي مالو منال باشن. خواهي قورة بتبارز يا رب العالمين. خواهي قورة سربرج دنيا وقيامتان كهمو ماما مستاكاني كنالي راديو سنة كنالي بانقواز. خوالت رازي. همو كنالة كان ماما سجاد. دەستخۆشی بەرنامەکە دەکەم دەستخۆشی لە برانی کۆنتڕۆڵەکە. خوای گەورە تۆ بپارێزێ و ئەوانش بپارێزێ یا ڕەب. خوا لێ ڕازی بێ مامۆستاجان پرسیارێکم هەیە خوشکێکم پارشێو ناکات. ئەڵێ وەڵڵاهی من پارشێو ناکەم ناتوانم پارشێو بکەم. پارشێو بکەم ڕۆژۆکەم بۆ ناگیرێ و بەیانی مەعیدەم تێکەچێو ناتوانم منی زووتم نابێت دروست نییە ئەبێ پارشێو بکەی ئەمجا ئینتایترمیش ئەوە پرسیارم لە تۆ کرد گوێم لە جوابەکەتە خوای گەورە سەربەرزت کات لە دنیا و لە قیامەت. السلام عليكم ورحمة الله السلام ورحمة الله وبركاته. إن شاء الله والله متدموا دايكي دريا بسرت شاو كما لقلايا باوكي كاك هيوا بله ما مسا فرمولا خزمت تاين باوكي كاك هيوا ما مسا يا باشي باشي قربان جنابت باشي الحمد لله يا اخوة باش بيزدستي ما مسا يا اخوة هر برقرار بيتروك خواهي قورا بتبارز يا ربي خزمت تاين خمس زناوي خوابت بارێزە فەرموو فەرموود برادر تەلەفۆنی بۆ کردی وتی تەماشا سەنم بە 10 وەرەقە بە قیس نەیدەم بە 13 وەرەقە ئایا ئەو قسە نابێ بە ڕیبا و سوود؟ بەڵێ ئەبێ یا نابێ حەزەکەم بۆمان ڕوونکەی شکەیتەوە بزانێ ئەبێ یا نابێ بەڵێ ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە بەسەر چاو ڕێوەسێ خوا حافیظ خوای گەورە بتپارێزێ باوکی کاک محەممەد باوکی کاک محەممەد شەو باش قوربانگیان هەموو کاتێکت باش دەستی دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و هیوادار مەستە کەوتوبی بەڕاستی پاشەی پەیامە زۆر جوان کردو زۆر ڕازانەوە لەش خوار بێت خوای گەورە لێت ڕازی بێ بە ئێوە جوانە وەڵا باوکی کاک محەممەد ئێمە سوپاسدانەکەین کە ئێوە بەڕێزی مامۆستاجان پرسیارێکم بۆ گەڕاستێنە مام لە خزمەتتان من داربەتا بڵێن کە پارچەوەکەم بەجارێک تۆزێ بڵین تۆزێ خموزەم هەیە وتم زانمە و خموزەیە نابێتە هۆی بەتاڵبوونەوەی ڕۆژۆکەیە پیش تاسیرە لە ڕۆژۆکە کادیان نیکە مەوزوعی چیت هەیە؟ ئەی چۆنەوەی تۆزێوەکو خموزەیەکە هاوەکو ترشەڵۆکیشی گەدەم هەیە ترشەڵۆک ئەوەی کە دێتەوە ناو دەمت؟ باڵێ باڵێ مامۆستاجاناوە دوو پێشواشەیەکە هەست بۆ بابەتاکە وتم تا چەند تاسیر لە ڕۆژۆکە کایان نیکە مامۆستای بەڕێ هەرە پرسیارەتە باوکی کاک محەممەد جان هەرە پرسیارەتە بوو؟ هەرە وەڵا دوعای خێریشمان بۆ کە مامۆستاجان ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک و نەخۆشەکانمان بکە و ئەم نەخۆشی و ناخۆشی و نەهامەتی کە ڕووی تێکردین ئینشاءڵڵا لەسەر هەمومان لابەرێ مامۆستای بەڕێ ئامین یا ڕەبی خوای تەعالا بتپارێزێ لە دەرد و بەڵای دنیا لە خەڵکی خراپ کاک محەممەد خوای گەورە بتپارێزێ باوکی کاک شەماڵ السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته خوا پاداشە خێر داتەوە مامۆستا لۆ ئەو بەرنامە و لۆ هەموو شتێکی باش و لە شەوەی مبارەکی ڕەمەزان خوای تەعالا سەلامەتێک باوکی کاک شەماڵ مامۆستا جان پرسیارێکم هەیە بەڵێ گیان پرسیارەکەشم من خۆم نازانم مەزە خۆم ئەگە بخەوە تابار بزانم یاخود نا خوشکێکم هەیە زۆر لە نێژە لەگەڵم قسەی ناکە خوشکەکە چییە کاک باوکی کاک شەماڵ؟ وام بوو خەتای من نەبوو خوشکەکە چی فەرمووت؟ لەگەڵ من قسان ناکە قسەمان لەگەڵ پێکەوە نییە بەڵێ خەتای منیش نەبوو ئەوجا ئەمن لە شارەدەیە کە چەندەر هاتیە لە تەنیشتم بۆ سەری لە من نەدایە ئەی تۆ سەرت لێ داوە؟ منیش سرم لێ نەداوە لەبەر ئەوەی ئەوان هەر هەمویان قسە لەگەڵ من ناکەن سەبەبەکەش ئەوە بوو نسحەتێکم کردن نسحەتەکەش وا بوو پێیان ناخۆش بوو کە پێیانم گوتیە لەسەر ئەوەی قسەی لەگەڵ من ناکەن ئەوجا من گوناحبار دەوم یان ئەوان چەندێکە قسە پێکەوە ناکەن باوکی کاک شەماڵ؟ وەڵاهی زۆر لە مێژە مامۆستا 3 ساڵ دەبی 3 ساڵ باڵێ ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە بەسەر هەردوو چاوم خی گەورە دڵی هەردووکتان سافکە بە کەرەمی خۆی بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی کاک ئەدیب
كاك أديبيان فرموا لخزمة تعين. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما سيجا درباري سر بترا آية وفارق جي يان وخواردن وبرشايكم برشاي دوهمش شروق أم خطر أبيض وأسود أم بانغ أو هنا بانغ لجي أوي يعني دواي بانغ دواي نام بس اللي فارشوان دواي بانغ تواني نان بخوي. بله بله. دعاء خنا مذهوب ما وفيان. يا ربي خواي قربت بارز كاك أديبيان. خوالت رازبي إن شاء الله لخزمتها بسر هردو تشاوم. دايكي جوار. والله. لخزمتها خوشكا كم. فرمو خوشكا برزا كم. السلام عليكم ماما. عليك السلام ورحمة الله وبركاته. خوشي برنامج كلكم. خواي وربت بارز يا ربي. الله من ماما صلى الله ماما صار كاريكم ليتيا. بالله فرمو. زاري برنامج كتابش ما شاء الله خواي جورا بينات طليتو خير خازانا. أوريك مع اللي بيننا بخواي جورا إيوارا بخور ما أوبر بان ما كرتو أي خلق يرمتي معناه ناتواني بجي. إن شاء الله ونسيوم بالكو. داواکارین لە خوای پەروەردگار خوای پەروەردگار دڵی دەوڵەمەندەکانمان نەرم کات جا ئەو برانەی کۆنتڕۆڵیش ژمارەی ئەو خوشکە بەڕێزە وەرگرن ئینشاء الله تعالی ژمارەکەی وەرگرن بەڵکو خوای پەروەردگار کەسێک بنێرێت چکە بەڕاستی ڕۆژانە خەڵک ئاوە پەیوەندی دەکات خەڵک حاڵی خراپە إن شاء الله ژمارەی خوشکە بەڕێزەمان بۆ وەرگرن و دوایی بمان دەنێ بەڵکو بتوانین لە خزمەتیان ناوین. باوکی کاک عیمران. السلام عليكم مستجان. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواهي قوري پاداش داتما مستای خوشی. يا ربي خوا سلامتت کات. ما مستجاین. لبا خواهي قوري تو ما خوش دویتم. يا ربي خواهي پەروەردگار خۆشتانی بێ باوکی کاک عیمران. خواهی تعالی لە دەرد و بەڵای دنیا و قیامەت بتان پارێزێت. اللهم آمين اللهم آمين. ما مستجان بسیارك من نباز جد نبید. لە خزمەتتام. خزمەت لەمەوە. ما مستجان لە کاتی قورآن خوێن من دەگەڵە جا پێم ڕق دەبێت. پێیەکان بڕادە کێشم گونعبادم ئایاننا. يعني لە کاتی قورآن خوێندن پێت ڕاکێشی. بەڵێ ژیان. هەرەو پرسیارەتە بوو؟ بەڵێ جەزاک الله خێر مام. لە خزمەتتام لە خزمەتتام. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواهی تعالى سلامتك باوکی کاک عیمران. ئەگەر کۆتا پەیوەندی خوشکە نەدا. ألو. خوشکە نەدا. السلام عليكم ماما. وعليك السلام ورحمة الله وبركاته. ماما من نزرم كده واللي ببرا خوشككم. استاكش اگر نزكي مالكي ببرم اسكن قرتبو لا قلت نزر بي بس قلت صدقه بتن او الشمس بتن او انا تابنا ولا خوشي انسان الحمد لله تابنا او زدمي مره تشكو ببرم في سبيل الله بس دبيتنا او خوش كبرى ابن خوش كان بخون بخويا ام بخون ناخو مشكله ميا بس ودي بخون اعتياديه النزرك بو براو خوشكت كرد بلي ددي او ام بخون خوش كان بخون ام ناخو مشكله ميا إن شاء الله والله متدمو بسر تشاو قربان تشاو كان دغورا عزيز خواهي قورا بتباريزي إن شاء الله والله متدمو خوش كسر برزكم بسر هردو تشاو جاء برايان وخوشكاني بالريزم أوي كماوا لسر بابتي خوب الزلزانين كبراستي دردو بلايك قرصة يعني كابرا جاري واهيا كابرايكي بچکەیەکی فەقیرە ئەبێتە بەڕێوەبەری دایرەیەک ئیتر کاکە خوا پەنامان بە ئەوەندە متەکەبیرە بێ جاری وایە ئەوەندە خۆی بەزل ئەزانێ ئیدی ئەبێ خەڵک ڕێز بگرێ یعنی کەس نەبینێ پێی وایە کە لەگەڵ هەژارە دانیشێ لە سمعەتی کەمە بێتەوە سەلام کاکە بەڕاستی ئەمە کیبرە معقول نییە منداڵ شەرم بکە لەگەڵ دایکیا بسوڕێتەوە کوڕ شەرم بکە لەگەڵ باوکیا بە بازاردا بگەڕێن پێی عەیبە خەڵک بڵێەوە ئەرە تۆ کوڕی ئەوی لەبەرەوە پیاوە شەهادەی هەیە و مامۆستا هەیە و مەسەلەن
دکتۆرە و یان پیشەیەکی گەورەی هەیە و مدیری شوێنێکە باوکیشی پیاوێکی فەقیرەکە و باوکە پێکەیان دووی معقولە ئێزەوەڵا لە ڕوت نایە بڵێ من کوڕی ئەوم ئێمە کیبرە کاکە ئەمە خۆ بە زلزانی نە بەڕاستی یعنی شێوازی خۆ بە زلزانین زۆر زۆرە لە سەردەمی پیاغەمبەردا لەوا چیارەوە بوو بێ مەسەلەن کابرا جلەکەی شۆڕ بوایە یان حەقی ڕەت کردات و ئەمڕۆ جۆری زۆر زۆرە بەڕاستی کیبر یعنی جاری وایە تۆ ئەم ئینسانە پێی وایە کە نابێت سەردانی ماڵی فەقیریش بکات ئەو خزمانەی کە فەقیرن نابێت بۆ سەردانیان بکە لە ئاستی ئەمانین نابێت کچیان باتێ ئەم لە ئاستی ئەوان بەرزترە کوڕی ئەم لە ئاستی ئەوان بەرزترە کوڕی ئەم نابێت کچی فەقیر بێنەیە کچی ئەم نابێت شو بکاتە فەقیر کورایی نەکبەتی داماوە هەردووکتان وەکو یەکن بەیانی بمرێت ێسخانەکانتان تێکەڵ بکە کەس ناتوانێت جای کاتەوە بۆ ئینسانە بێ خۆی بە زل نەزانێ لە دنیادا ئەمە نەخۆشیە کاکە ئەگەر وای بەخوا نەخۆشیت ئیدی هەستی پێکەیان هەستی پێنای کەیفی خۆتە ناوی متەکەبیرەکان بنووسرێ لە ڕێزیەکای شەیطانیشی تایە ئیبلیسیشی تایە بۆیە خەتەرە خەتەر ئەم نەخۆشیە ئەبێ ئینسان چارەسەری خۆی بکات ئەم هەموو ئاەتەی قورئان باسی کیبرەکە باسی ئەوە کاکە کافران بێدینان چەندە خۆ بە زلزان بوونە ئێمە بۆ ئەوەیە کە من و تۆ وانەبین من و تۆ خۆمان بە زل نەزانین یعنی خەڵکی وا هەیە ئەگەر لە کۆڕ و مناسبەیەکە لە ڕیزی پێشەوە دای نەنەی جارێکی تر ناچێت ئەو کۆڕ و مناسبەوە یەکاک ئەمە کیبرە ئەمە خۆ بە زلزانین لە چی جیاوازی تێ لەگەڵ ئەو خەڵکەیە بڕاتە مەجلیسێکە و خەڵک لەبەری هەڵنەسێ جارێکی تر ناچێتە ئەو مەجلیسەوە ئەبێ خەڵک لەبەر طبعا هەڵسان لەبەر خەڵک ئەوە ئەخلاقێکی جوانە خەڵک هەڵسێت بەڕاستی خەڵک بۆ خۆی هەستی ئەخلاقێکی جوانە شتێکی باش بەڵام خەڵک پێی خۆش بێ خەڵک لەبەری هەڵسێ هەر کەسێک پێی خۆش بێ خەڵک لەبەری هەڵسێ لە مەجلیسە فەليتەبەوە مەقعدەه من النار با شوێنی خۆی لە ئاگردا خۆش کات ئەمە بۆ چونکە ئەم ئینسانە لە دنیادا حەزی لێیەکە خەڵک لەبەری هەڵسن خەڵک بە گەورە تەماشایکەن بۆیە بەڕاستی کارە ساتە ئەبێ زۆر وریابین لەم جۆرە کەسانە نەبین کە لە دنیادا بەم شێوازن بەڕێزان فەرمودەیەکی پێغەمبەری خوا ئیمامی ترمزیی جەڕێتەوە فەرمودەیەکی صحیحە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يخرج من النار عنق له أذنان تسمعان لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار شتێک لە ئاگری دۆزەخۆ دەرەکات فەرمونەر بەشێکە لە ئاگر ینی دڵۆپێکە ینی پارچەیەکە لە ئاگەر لە دۆزەخ دێتە دەرەوە ئەمە لەو ئوذونان ینی گوێ هەیە ئەبیستێت گوێ هەیە ئەبیستێت وعینانی تبصیران چاویش هەیە ئەبینێ وەلیسان ينطق زبانیش هەیە قساکە وەکو چۆن لە وەصفی حەجەر الأسود هاتووە کە حەجەر الأسود چاوی هەیە گوێی هەیە مەسەلەن ئەبیستێ ئەمەش کە لە ئاگری دۆزەخ دەرەچێت ئەم پارچە لە ئاگری دۆزەخ دێتە دەرەوە بە هەمان شێوە خوای تەعالا ئەوەی پێداوەکە چاوی هەیە گوێی هەیە زبانیشی هەیە ئەم پارچە بڵێسەیە کە دێتە دەرەوە عنوقون دێتە دەرەوە لە ئاگری دۆزەخ ئەمە یەقول وەکەلت بثلاثة من خوای تەعالا ئەمە ئەڵێ ئەم پارچە ئاگرە یان ئەم شتێک کە لە دۆزەخەوە دەرەچێت ئەڵێ من خوای پەروەردگار سێ ئیشی پێداوم سێ فەرمانی پێ کردومە بێ جێبەجێ بکەم یەکەم ئەوەیە کە بكل جبار عنيد ئەو کەسانەی کە متەکەبیرن خۆیان بەزل ئەزانن بیان خەمە ئاگری دۆزەخەوە هەڵیان نەگریان خات ئاگری دۆزەخەوە ئەمە زۆر خەتەرە یعنی ئینسان ئاوا بێ یەکێک لەو تاقمانەیەکە خوای پەروەردگار لە قیامەتدا بۆ شێوازای خات ئاگری دۆزەخەوە بێجگە لە حەشرەکەیشی لە مەیدانی مەحشەردا وەکو مێرولە وایە خەڵک پێی پیانە ینی هەر کەسێک بینێ زانێوە لە دنیای متەکەبیر بۆ بۆی ئێستا وەکو مێرولە خەڵک پێی پیاونێت لە دنیای خۆی خەڵکی وەکو مێرولە تەماشا کردووە خۆی زۆر بە گەورە زانی ئێستا عقوبەکەی ئەوەیە خۆ وەکو مێرولە حەشر بکرێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ يحشر المتكبرون على أمثال الذر وكو ميرولا خوای تعالی حشرێنەکە خوای تعالی پەنامان بێت ئەچینە سەر پەیوەندی برایان و خوشکانمان
دایکی دەریایەکەم پەیوەندی بۆ خوشکە بە ڕێزەمان خوای پەروەردگار لە دەرد و بەڵای دنیا بیپارێزێت. باسی ئەوە کە خوشکێکی پارشێو ناکات ئەڵێ ناتوانم هەر کاتێ پارشێو بکەم ڕۆژوم پێ ناگیرێت تەمەەوە شتێکی نەفسیە لەوا چێ بڵێ ئەگەر پارشێو بکەم تینومە بێ ئەگەر پارشێو بکەم مەسەلەن ماعیدەم تێکە چێ ئەوانە بەڵام بارحاڵ پارشێو نەکردن نابێت ئەوە کاری بڵاو وەرنەگردنی ڕۆژۆکە دروست نەبوونی ڕۆژەکەی دروستە بەڵام سنتێکی نەکردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پارشێو بکەن ئەگەر بە خورما و ئاویش بووە. یعنی جەنابەت ئەو خوشکە بە ڕێزەمان با پارشێ هەر بکات. ئەگەر خورمایەکی خوارد و ئاوێکی کردو بە سەریدا پارشێ هەر بکات. یاخۆ کاکە مەرج نییە پارشە و دانیشیت نانی سلسل بێنی یەک بەرەژن و برنج بێنی خەریکی خواردنی مەرج نییە. خورما و ئاو بێکیفایەتە چایەک بێکیفایەتە مەسەلەن. بۆیە وەکو ڕۆژۆکەی دروستە بەڵام سنتێکی نەکردووە کە سنەتی پارشێوکردنە. باوکی کاکیوە پرسیارێکی دووبارە کردەوە لە شەوی ڕابردوودا بوو پێم وایە بەڕێزێک لە چەمچە ماڵەوە بوو پرسیارێکی کە دەمانچە ئەکڕم ئەم دەمانچەیە بۆ نمونە بە حازر ئەیدەم بە دەگەڵە بە قەرزیش ئەیدەم بە 13 گەڵە بەڕێزان ئەمە بەیع بالتەقسیطی پێوترێ ئەنی فرۆشتن بە قیست ئەم بەیع بالتەقسیطە لای زۆربەی زانایان جائیزە بەمەرجێ فێڵ و فڕیتیان نەبێت. یعنی کەسێک بڕوا دەمانچە لەم بکڕێ بە قیست و سیارە لەو بکڕێ بە قیست و شت لەو بکڕێ بە قیست و لەبەرەوەی تێکەوتووە ئەماناکە بۆ ئەوەی کە هەم قۆڵی کۆمەڵە خەڵک بڕێ ئەمە دروست نیە دەبان بۆ ئینسانە بەڵام ئەسڵی کردەوە کە جابا دەمانچەکە مەسەلەن بۆ نمونە ئەگەر سیارەکە ڕەقەمیشی نەبێ دەمانچەکە ڕەقەمیشی نەبێ باسی ئەسڵی مەعامەلەکەکەین باسی لایەنە قانونیەکەی ناکەین باسی لایەنە شەرعیەکەی یەکەین. بۆیە وەکو مەعامەلە برا بەڕێزەکە مەعامەلەکە دروستە ئەم دەمانچە وەکو سیارە وایە وەکو سیارە وایە یعنی لە کڕین و فرۆشتنا بەڵام بەڕاستی ئەوەی کە دەمانچە و سیلا بەم شێوازە ئەفرۆشێ لە بازاڕەکەن کارەساتێکی خراپەوە ئەم هەموو کوشتن و بڕینەی لێ ئەەکەوێتەوە کە ئێستا بە چای خۆمانێتی ئەینا باوکی کاکیوە گیان برا شیرینەکەم بەڵێ ئەو مەعامەلەیە دروستە ئیشکالی تێدانی ئەوە بەیع بەتەقسیطە کێشەی تێدانیە جا ئەگەر دەمانچە بێ یان شتێکی تر بێ بەڵام ئەگەر بۆ خراپ بەکار بێەوە دروست نییە. باوکی کاک محەممەد پرسیاری ئەوەی کرد کە لە دوای پارچە و ترشەڵۆکێک دێتە قوڕی و ئەگەڕێتەوە ئایا ئەمە ڕۆژۆکە بەتاڵە کاتوێنە تەبەن ئەو ترشەڵۆکە بە دەستی خۆت نییە ئەگەر بە دەستی خۆتەن شتێک نەخۆی مەسەلەن هەستەکەی بە جۆرە خواردنیەک وات لێ دێ هەوڵدا و خواردنە مەخۆ بە جۆرە خواردنیەک یان مەسەلەن بە شێوازێک لە شێوازەکان ڕۆشتن بێ یان پاڵکەوتن بێ یان مەسەلەن شێوازێک بێ یان جۆرە تەمرینێک بێ ئەوە دروستکە ئەوە مەیکە بەڕاستی لە ڕەمەزانە بەڵام ئەگەر نا ئەوە حکمی ڕشانەوەی هەیە ینی ڕشانەوە گەر ئینسان خۆی نەڕژێنێت و ڕۆژەکەی ناشکێ ئەو ترشەڵۆکەش کە دێت و ئەگەڕێتەوە دەسەڵاتی خۆتی تیانە لەواچێ پەیوەندی بە نەخۆشیەکەوە هەبێ یان هەندێک جاراوچە پەیوەندی بە تۆزێ زۆر خواردنی شەوا بێ ئەوە بەڕاستی ڕۆژوو ناشکێنێ مادەم دەسەڵاتی خۆتی تیانەیە. باوکی کاک محەممەد باوکی کاک شەماڵ ئەڵێ مودەی 3 ساڵە من لەگەڵ خوشکێکا لەگەڵ خوشکێکمان قسەم نییە دیارە ئەڵێ خەتای ئەوانە من حەق و ڕاستیەکەم پێوتون ئەوە کارێەوەی کە قسە ناکەن لەگەڵمدا وەڵی جا باوکی کاک شەماڵ بەڕاستی خوشک و براکە قسە نەکەن کارەسات کارەساتێکی گەورەیە تۆ برای ئەوی قەیچێکە دەست پێشخەر بە هیچ نەبێ لەگەڵ خوشکەکەتدا ئەم ڕەمەزانە بکە مایەی ئاشتبوونەوە قەیچێکە بە کەسێکە جوابێن بۆ بنێرە یان جەژنە پیرۆزەیەکیان بۆ بنێرە ئێخۆ چیتیایە بەخوا یەقین تەبێ لای خوا گەورەترە بی وخەیڕهم الذی یەبدەء بالسەلام باشترین ئەو دوو کەسێکە قسە پێکەوە ناکەن ئەوانە کە لە پێشە نامێ بۆ ئەوە نێرێ لە پێشە کۆمنتێ بۆ ئەوە نووسێ لە پێشە سەلامێکی لێەکە لە پێشە جەژنە پیرۆزەیەکی بۆ نێ ئەوەیە ئەو باشترینیانە بۆیە بەڕاستی بڵێ مادام خەتای ئەوان بۆکو جەنابتە فەرمووی
خەتای ئەوان بووە بەڵام ئەمڕۆژ خۆت ئەم فەزڵە بۆ خۆت بەدەستبێنی لە پێشدا دەست پێش خەریب بکە قسەیان لەگەڵا بکەی کارێکی باشەکەی بەڵام ئاگادار بە هەردووکتان گوناهبارە بن کە قسە پێکەوە ناکەن ئێستا هەردووکتان لەواچێت تۆ چاوەڕێ ئەو بی ئەو سەلامت لێ بکە ئەویش چاوەڕێی تۆیە تۆ سەلامی لێ بکەی بەخوا لەوە ناچێ هیچتان مەسەلەن ئەگەر شەرع نەکەنە پێوەەر دەست پێش خەر بن بۆیە بەڕاستی من ئومێ دەکەم باوکی کاک شەماڵ گیان جەنابێت ئەوە خوشکتە ینی ئەبێت تۆ گەورەیە بنوێنیت ئەبێت تۆ ئەم ڕەمەزانە بکەیتە مایەی ئەوەی کە لەگەڵ خوادا بینت چا کردووە لەگەڵ خەڵکیشدا بینت چاکە ڕەمەزان بە ڕەمەزانی ئاشتی و ئارامی و کۆتایی بە قسە دابڕین بێنین لە نێوان یەکتریدا بۆیە من ئومێ دەکەم کاک شەماڵ ئەو کێشەتان ئینشاڵڵاوەندە گەورە نابێ لەوا چێت هەڵە تێگەیشتنیەکە بێ ئینشاءڵڵا جەنابەت دڵت گەورەتر بێ خۆی تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی پاداشتی ئەو خێرەشت داتەوە ئینشاءڵڵا دەست پێش خەر بە کاک ئەدیب دوو پرسیارێکە پرسیارێکم سەرفترە بە پارە بدریان بە خواردن طبعاً بەڕێزان ئەم بابەتی سەرفترە بە خواردن بدریان بە پارە بابەتێکە هەر لە زۆکۆ جەدەلی لەسەرە هەر لە سەردەمی سەحابەیە سەحابە بووە بە پارەداوێتی و عومەری کوڕی عەبدولعەزیز لە دوای ئەوان بە پارە وەریگردووە لە خەڵکی و لە دوای ئەوان ئیمامی ئەبوو حەنیفە و لە دوای ئەوان کۆمەڵێ لە علەما بەڵێ جمهوری زانایانە فەرموون بێ خواردن بێ بەڵام ئیمامی ئیبن تەیمی قسەیەکی جوانەکە کە من پێم وایە ئەو قسەی ئیمامی ئیبن تەیمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یعنی حەسمی بابەتەکە ئاکات ئەفەرمێ ئەگەر ئەو فەقیرەی ئەڵێ ئەسڵ وایە خواردن بیت ئەسڵ وایە خواردن بیت بەڵام ئەگەر فەقیرەکە پێویستی بە پارەکە بوو ینی پارەکە بۆ ئەو باش بوو ئەو بەڕاستی پارەکە بدرێ باشترە بەڕێزان من لەم ساڵانەی ڕابردوودا پیاوێک بۆی گێڕامەوە وتی مامۆستا نەفەرێک لە گەڕەکەی ئێمە هەمووی خواردنی بۆ بردبوو برنج تی بەخوا لە دواییدا ڕەمەزانێک بوو باران و شت باری بوو وتی برنجەکەی کە باران باری بوو تەڕ بوو خەسار بوو بۆندێکی فڕەدا بوو کاکە لەوان چیە مەسەلەن پیاوێک لە گەڕەکێکدا 20 ماڵ 30 ماڵ برنجی بۆ بەرێت یخوا ئەمە هەمووی پێ ناخورێ ئەڕای فرۆشێتەوە بە هەرزانتر مادام ئەمە قسەی ئیمامی ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ مادام ئەو فەقیرە پێویستی بە پارەکەیە تۆ برنجی بۆ بێ ئەم جل نییە بۆ مناڵەکانی تۆ برنجی بۆ بێ مەسەلەن ئەم داماوە کرێخانووی نەداوە ئەمە پارەی ئاوی نەداوە ئەمە پارەی کارەبای نەداوە ئەمە پێویستی بە وەرەقەیەکە بۆ خەسخانە بیبڕێ هەنی پێویستی بەمانەیە بۆیە بەڕاستی کەوتۆ دەسەر ئەو هەژارە ئەگەر ئەو هەژارەی تۆ سەرفترەکەی بۆ بەی خواردن بۆ ئەو باشە وەڵا خواردنی بۆ بەرە زۆر کارێکی باشەکەیت ئەگەر ئەو هەژارەی تۆ سەرفترەکەی دەیتێ پارە بۆ ئەو باشە پارەکەی بەرێ ئەوە زۆر باشترە و زۆر ئەگرێ پرسیاری دووەمی نان خواردن دوای پارچێ وڵی باش نیە بەڕێزان هەنی ئەم بانگە دانراوە لەوان چێ ئەو بانگەی تر کۆتا هین بێ وەکو شەرعیش بە تەقریبی دانراوە ئێمە نازانین بۆیە بەڕاستی دوای پارشێ و نان نەخۆن بەڕێزان ئامان دوای پارشێ و نان نەخۆن بە ڕۆژۆکەمان قبول بێت دایکی ژێوار هەژار بوو خوشکە بەڕێزەمان ئێمە داواکارین لەو برایانێکی گوێمان لێگرن لەو خوشکانێکی گوێمان لێگرن نمونە ئەم خوشکە بەڕێزە ڕۆژانە پەیوەندی ئەکات ینی بەڕاستی ئەگەر هاوکارێکی ئەو خوا پێداوانە نەبێت مامۆستایانی ئاینی ئەو کەسانەی کە ئەم یعنی لە خزمەتی خەڵکدان لە مزگەوتدان بەردەوام خەڵکاوە پەیوەندیەکە جاری وایە لە سەدا هەفتایان کە بەدەداچوونی بووەکەی بیرفعل ئاوایە فەقیرە هەژارە داواکارین کە یعنی بتوانن هاوکارێکمان بکەن تاوەکو ئەو خەڵکە هەژارەی کە دەستی بەوان ناگا ئێمە بتوانین بیان دێنە چکە ڕۆژانە لە ڕێگەی ڕاگەیان نەکانەوە دوای بەرنامەکە تەلەفۆنمان بۆ دێ خەڵکی هەژار ئەگەر ئەوان پارێش تێنە دەنە دەستمانەوە بەخۆبرا ئەو خەڵکە هەژارە جاری واوندە دوورە دەستن دەستیان ناگاتە کەسێکی دەوڵە من خوای پەروەردگار دڵیان نەرم کاکە بتوانن هاوکاری هەژاران بکەن کە کردوشیانە باوکی کاک عیمران پرسیار ئەوەی کرد ئەگەر قورئان بخوێنە قاچی درێژکا دروستە بەڵێ دروستە ئیشکالی نییە قاچی درێژەکەی بەڕاکشانەوەی خوێنی ڕوود لە قیبلە نییە دروستە بەڵام وە باشتر ئینسان با ئەدە بۆ دانیشێ وەکو باش لە خزمەت قورئانە بەڵام دروستە بە
ڕاکشان و پێشی ڕاکێشی هەر دروستە. خوشکەنەدا نەزری کردووە بۆ براو خوشکەکەی نەزری بۆ کردوسە نزەکات مەسەڵەتی چاک بن بۆ نمونە ئەو حیوانە سەر من ئێستا ئەو ئاژەڵی سەری بڕێ دروست و براو خوشکە لێ بخۆن بڵێ بەبێ خلاف دروست تاوان لێ بخۆن. ئەو براو خوشکەی کە ئەم نەزرەکەی بۆ کردنەوە دروستە ئیشکالی تێدا نییە لێ بخۆن. ئەکەوتە سەر خۆی ئەم خوشکە بە ڕێزەکەوتی خۆم نایخۆم خۆی شێگەر لێ بخوا گوناحبار نابێت خوشکە بە ڕێزەکەم ئەو ئەوان هیچ تۆش کە نەزرەکەت کردو بەڵێ بەشێک ئەفەرمون نابێ لێ بخوا بەڵام والله ئەعلەم دروستە لێی بخۆی ئینشاءڵڵا گوناحبار نابی خوشکە بە ڕێزەکەم. دیارە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕۆت داواکاری لە خۆی پەروەردگار و لێ پاڕێن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکمان خۆش بی عاقبەتمان بەخێر بگێڕی یا رب العالمین یا ڕەبی خوایە عاقبەتمان بەخێر بگێڕی یا ڕەبی خوایە ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد و گویان لێمان ئەگەر کێشە و مشکلەیەکیانەیە خۆیان بۆیان چارەسەرکەی یا ڕەبی خۆیان بۆیان چارەسەرکەی خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆت بڕێژی بەسەر ئەم کارمەندە بەڕێزانەدا کە لەم کاتە درەنگەی شەودا لە خزمەت دینی خوای پەروەردگاردان بۆ خزمەتی بڵاوکردنەوەی دین و پەیامەکەی خوا و پێغەمبەری خوان صلی الله عليه و آله وسلم تا شەوێکی تر لە شەوانی ڕەمەزان بە خزمەتان نەگەینەوە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.